ئەمە جێکە قوولە خۆی لە خۆیەوە پیسە و غاز دروستەکە ڕاستێکەی وڵای ترێمەش بینیمان پێویستیان بە هاوکاری بوو ڕامان کرد بەهانایانەوە حەبلمان بەست و دەریانمان کرە دەرەوە بەڕاستی زۆر قار و خەفەتمان خوارد ئەوان هاتوبوون بۆ ئیشکردن بە جەنازەی دەریانمان کرد لەو چاڵەیە بەڕاستی ناکرێت زۆر پێمان ناخۆش بوو بەڕاستی زۆر مەساد بوو 3 نەفەر 3 گەنج بۆ ئیش بێن و جەنازەکەیان بڕاتەوە بۆ ڕۆژی 20,000 دینار دەسەڵاتش نییە وخوا سەبووری کە سوکاری بدا و ئەم شارەیە ئێمەش بەڕاستی پێویستی بە هاوکاریە بە بڕێنماییە بەشتی باشە ئاڕەوەڵە هەرسێکیان گەنج بوون یەکی 20 ساڵ 21 ساڵە بوون ئاڕەوەڵە بەخوا من بەدەست خۆم دەریانم کرد من بەدەست خۆم دەرێن وەڵای من پڕ خورگم بوو لە گریان گوناح بوون من بەدەست خۆم بە حەبلەکە بەستیانم دەریانم کە ڕایان کێشە لەگەڵ جیرانانەمانە ناوەڵە دیار بوون کەف لە دەمیان دەرەچوو خوێن دەرەچوو بەڕای بەڕاستی مەساد بوو ترخوا سەبووری کە سوکاریان بدا بەڕاستی